هەمومان بە زۆر و کەم بەسەرهاتی گیسکەکەی هەیاس دەزانین چییە و چۆنە. بەڵام من بە کورتی ئاماژەیەکتان بۆ بە بەسەرهاتی گیسکەکەی هەیاس دەکەم. دەجێڕنەوە لە دێر زەمان پاشایەکە بوو داوای لە وەزیرەکەی خۆی دەکرد گیسکێکت دەدەمێ بۆ ماوەی 45 ڕۆژ دەبێت لە لات بێ و بەڵام بەو مەرجەی نابێت نە کێشەکەی زیاد بکات و نەکەم بکات. وەزیرەکەش عاقڵانە هەڵسا بەوەی بەڕۆژ گیسکەکەی تێر دەکرد و بە شەویش گورگێکی لەگەڵ دەنا پەرێزەکەیەوە. بەم جۆرە گیسکەکە بۆ ماوەی 45 ڕۆژ لای وەزیرەکە بوو بەڵام نەکێشەکەی زیادی کرد و نەکەمیشی کرد. ئەم بەسەرهاتە ڕێک هەمان ئەو بەسەرهاتەی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانبەرەکانیەتی کە بە 45 ڕۆژ جارێک موچە دەدات بە فەرمانبەرەکانی، نەڕێگە دەدات تۆزێک ژیان و ئابووریان ببوژێتەوە، نا واش دەکات ژیان و ئابووریان لەوەی کە لاوازە بمرێت.